حکومەت و لایەنی پەیوەندیدار وەڵامی داواکاریەکەیان باتەوە کە داوایەکی ڕەوای زۆر ڕەوا و ڕوونی مافی خۆیانە کە پێویستە هیچ کاتێک پۆزیشی لەسەر نەکرێت کە ئەمان پێویستە خەڵکی کوردستان زۆر سپاسیان بکەن زۆر ئەم هەوڵەی کە ئەیدەن زۆر بەجددی و زۆر بە لێبڕانەوە خەڵکی کوردستان پشتیوانیان لێ بکە. ئێمە وەکو دەستگای ستاندەر هەموو کاتێک هەوڵمان داوە لە هەر شوێنێک ناعەدالەتێکی هەبوو بێت لە هەر شوێنێک زۆر مستەمێک هەبوو بێت دەستگای ستاندەر لە پێشەوە داکۆکی کردووە لەو خەڵکە هەژار و لەو خەڵکە ستەملێکراوە کە بە ماوەی 33 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی بەناو هەرێمی کوردستان بە ئەوەش بڵێم چونکە ئێمە قەنەعەت من وەکو خۆم شخصی خۆم قەنەعەتم وایە ئەمە ئێستەی کە لە کوردستان ئەگوزارێت لە هەرێمی کوردستان ئەگوزارێت تەنها ئیدارەی دوو بدە ماڵە و دوو سوڵتەیە تەنها بۆ قازانجی چەند کەسێک و چەند خزم و کەسوکاری خۆیان و زاواکانیان و کچ و کوڕەکانیان و هیچ کەسێکی تر سوودی لێ نابینێ ئەتوانم بڵم لە 95 خەڵکی هەرێمی کوردستان زوڵمی لێکرێت. بۆیە هەر لێرەشەوە مژدانەیەک ئەدەم بە خەڵکی کوردستان کە بە ئەو هەوڵ و تەقەلایی کە دەستگای ستاندەر و مامۆسایانی ناڕازی لە چەند ساڵی ڕابردووە داویانە بۆ ئەوەی کە تەوتینی موچە بکرێت ئەوە تا حکومەتی هەرێمی کورد حکومەتی بەغداد هەوڵی داوە لە ڕێی دادگای لە ڕێگەی وەزارەتی داراییەوە هەموو کارەکانیان بۆ ئاسان کردو بۆ بانکی ڕەشید و بانکی ڕافیدەین کارەکان زۆر بەجددی و بەڕێکوپێکی بەڕێوە چوە و سپاسی هەموو لایەکەکەم و سەرکەوتوو و سەربەرز